هاتووین باسی بوژانەوەیکی تر بکەین لە وڵاتە. ئەم جارە هاتووین چۆن پرۆژەکانی حکوومەت ئاوێتەی یەک بوون. ئێستا کارگەکانی ناوخۆ بوجاونەتەوە چونکە بەهۆی زۆری پرۆژەکانی حکوومەت هێرێمی کوردستانە و سوود وەرگرتن و پاڵپشتی لە بەرهەمی ناوخۆ ئێستا کارگەکان شەو ڕۆژ کار دەکەن. هاتوومەتە کارگەیەک کە دەیان پرۆژەی حکوومەتی وەرگرتووە بە ستانداردێکی باش، بە شێوازێکی باش، بە توانایەکی ناوخۆیی دەتوانێت ساڵانە 20,000 تۆن بۆری بە زیاتر لە 30 جۆری جیاوازەوە بخاتە بازاڕەکانەوە. کوروتەنی دەڵێ چی بچێنی ئەوە دەدوریتەوە. 4 ساڵ 5 ساڵ پێش ئێستا پلانێکی باش دانرا بۆ ئاوەدانکردنەوەی وڵات کە سەرجەم سێکتەرەکان بگرێتەوە. ئێستا کە پرۆژەیەک دەکرێتەوە شارگەیەک دەبوژێتەوە چونکە حکومەت بڕیار فەرمان پاڵپشتی داوە کە دەبێت هەر پرۆژەیە دەکرێت سوود لە بەرهەمەکانی ناوخۆیی وەربگیرێ. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامێدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. گەشەی پیشەسازی تەنها بە هەبوونی کارگا نابێت، بازاڕ و داواکاریش ڕۆڵی سەرەکیان دەبێت لە پەرەسەندنی بەرهەمی ناوخۆیی کارگەکان. بە گوێرەی قسەکانی خاوەنی ئەم کارگەیە بێت پرۆژەکانی حکومەت لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە زیادبوونی بەرهەمێنان و فراوانبوونی کارگەکان. ئەمەش یارمەتی داون کە بەرهەمی ناوخۆیی شوێنی خۆی زیاتر لە بازاردا پتە و بکات. بەرهەمی ئەم کارگەیە بۆ زیاتر لە چەندین پرۆژەی حکومەت سوودی لێوەرگیراوە. چی وای کردووە کارگەیەکی ناوخۆیی بێتە جێی ڕەزامەندی بۆ پرۆژەکانی حکومەت سوودی لێوەربگرێ. ئەو تایبەتمەندیانە چییە کە لەم کارگەی خۆتانە بەکارتانێناوە؟ ئەو تایبەتمەندیانەی کە وای کردیە ئێمە ببینە جێگای ڕەنجامەندی حکومەت ئەوەیە کە بەرهەمەکانمان بەرهەمەکی زۆر گونجاوە بەپێی سەتاسەد بەپێی ستانداری نێودەوڵەتی بەرهەمیان دەینین وەزائیدەن هەموو ئەو باوەڕ پێکراوە نێودەوڵەتیانەمان بەدەستێناوە کە لەلایەن حکومەتی هەرێم داواکراون بۆ پرۆژەکانیان. هەمان ئەو بۆریە کوالێتیە کە لە دەرەوە بەکارێنرێن یا ساڵانی ڕابردوو ئێمە لە دەرەوە هاوردەی هەرێمی کوردستانمانە کرد ئەوەی ئێستا لە کارگەکە دروست دەکرێن هەمان جۆریەتی یا باشترە؟ دەتوانم بڵێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەمویان باشترە و ئەگەر نەبێتە یعنی ئەوە نەبێت کە بیکەمە ڕێکلامێکی زۆر تایبەت بۆ خۆمان بۆ ڕێکانی مە ئێستا لە ئێستادا ئەو قسە بە قسەی خۆم نا بەپێی راپۆرتی زانکۆی سلاحەدین 120 لە بۆڕێکانی ئەڵمانی 124 لە بۆڕێکانی ئیتاڵی باش بەرزترە کوالیتیمان. ئەگەر سیرکەین لە ماوەی 5 ساڵی ڕابردووە حکومەت کۆمەڵە پرۆژەی زۆر گرنگی ئەنجامداوە لە سەرانسەر یاریمی کوردستان. ئەمە وەکو کارگەکەی خۆتان کاریگەری هەبووە سوودتان لێ وەرگرتووە؟ کاریگەری زۆری هەبووە خۆشبەختانە دوا بە دوای ئەوەی کە سەرەتا پێم خۆشە سوپاسێکی بێپایانی بەڕێ سەرۆکی حکومەت یاریمی کوردستان بکەم چکە بەڕاستی دەورێکی زۆر کاریگەری هەیە سیاسەتێکی زۆر حەکیمانە دەگێڕی پیادە دەکات لە پاڵپشتیکردنی بەرهەمی ناوخۆ لە سەرەتای دروستبوونی ئەو کابینەیەدا وەزائیدەن دوای ئەوەی کە ئەمە بووینە جێی باوەڕپێکراوی وەزارەتی شارەوانی و بەڕێوەبەرایەتی گشتی ئاو پرۆژەکان دەستیان پێکرد کە بەرهەمەکانی مە بەکاربێنن لە پرۆژەکانیان. کەواتە ئێستا توانین بڵێن پرۆژەکانی حکومەت بە تەواوەتی کاریگەریشی کردوتە سەر کارگەکان. ئەمە نمونەیەکی زیندووە، ئەمە خۆیان لە زاری خۆیانەوە باز دەکەن کە حکومەت پاڵپشتیان دەکات تەنانەت نووسراویشی کردووە کە بۆ سەرجەم بەڕێوەبەرایەتەکان کە سوود لە بەرهەمی ناوخۆ ببینن لەسەر چ بنەمایەک لەسەر ئەو بنەمایی کە بەرهەمی ناوخۆ کوالێتیکی باشترە، ئەندازیاری ناوخۆیی، دەستی ناوخۆیی، سەرپەرشتی ئەم کارانە دەکات کە دەڵێن پرۆژەکان وابەستە یەکن وەکو زنجیرەیەک ئاڵاون بەیەکەوە. ئەمە نمونەیە، ئەمە کارگەیە و لە دەریشەوە پرۆژەیە کەواتە هەتا پرۆژە زیاتر بێت چۆن لەی ڕەوشی کارگەکانیش باشترە بێت. بۆ دڵنیاییەوە باشە. جاران دەیانوت
گرنگی بە بەرهەمی ناوخۆ نادرێ کارگەکان وەلانراون ئێستا لە سەردەمی کابینەی نوێەوە ئەو هەنگاوە گرنگانراوە کە پاڵپشتی بەرهەمی ناوخۆ و خاوەن کارگەکان کرێ بە دڵنیاییەوە کابینەی نۆ سیاسەتێکی زۆر حەکیمانەی جێبەجێ کردووە پاڵپشتی ڕاستەوخۆی کارگەکان دەکا کە هەتا بەرهەمی ناوخۆی گونجاوە بیتن بەرهەمی ناوخۆ بەکاربینن نەڕۆن بۆ بەرهەمی دەرەوە وەزافەکانتان هەمووی ناوخۆین زیاد لە 175 ناوخۆی ئێمە لەو کارگەیە ڕاستەوخۆ زیاد لە 50 هەلی کارمان ڕوخساندووە و ناڕاستەوخۆش دەیان هەلی کارمان ڕوخساندووە ئەوانە بەشەکی زۆر کەمیان دەتوانم بڵێن بە 50 دەستژمێردنن کە لە دەروەی وڵاتان باقیەکەی تر هەمووی ناوخۆیە بۆریەکانتان بۆ کوردستان و بۆ عێراق و بۆ دەری شۆ دەنێرن بۆ دەرەوە تا ئێستا کە بەس بۆ یەک وڵاتمان نردووە بەڵام کاری زۆرمان لەسەر کردووە بە پشتیوانی خودای و بە پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتوێکی زۆر نزیک بەرهەمەکانمان بۆ دەڕەوەی وڵات دەڕوا دەنێری پرۆسەی بەرهەمێنان لێرە لە پشکنین و کەرەستەی سەرەتاییەوە دەست پێ دەکات دوای دڵنیابوون لە کوالەتی مادەکە تێکەڵ دەکرێت و وشک دەکرێتەوە لە ئامێرە پێشکەوتوەکانە دەتوێنرێتەوە پاشان بە پێی ستاندارد و قەبارەی دیاریکراو شێوەی بۆری وەردەگیرێت سار دەکرێتەوە و زانیاریەکان لەسەر چاپ دەکرێت و لە دوای پێوانەکردن بۆ خۆناغی دواتر ئامادە دەکرێت. بێگومان بەرهەمێنانی بۆری بە کۆمەڵی ڕێکاری باشاڕوە لەوانە ئامێرە ئەو کەرەستانەی کە بۆی بەکارێنێ دەمەوێت جەنابێت باسی یەکەمجار لەو تەکنەلۆژیان بۆ بکەیت کە ئەم بۆری پێبەرهەمێنن دوای بینە سەر کەرەستەوشەکان. بەڵێ ئێمە حەفت لاینمان هەیە هەمویان بە تەکنەلۆژیای زۆر پێشکەوتوو بەکاردێن لە ناو لاینەکانمان کە غەڵەتی مرۆی لە ناو ئیشەکە زۆر کەم دەکاتەوە ئەوە ژوا دەکات زۆر دڵنیابین لە کوالیتی کارەکانمان ئەو لاینانەی ما هەموو گراڤیمتریکی لەسرە هەر مەترێکی بۆڕی بە دەقیقی وەزنی چەند بیۆن دەوەزنەی دەداتێ ئەوەش دڵنیایەکی یەکجار زۆرمان دەداتێت لەوەی غەڵەت لە ناو ئیشەکانمان نەبیتن. ئامێرەکان هەمووی پێشکەوتون ئەو حەولاینەی باست کرد هەموو ئامێرەکانمان زۆر پێشکەوتووە هەموو لاینەکانیشمان تەکنەلۆژیای زۆر بەرزی لێ بەکاراتیە لاینەکانیشمان توانای دروستکردنی بۆڕی تاکچین و دووچین و سێچینمان هەیە ئەویش بۆ کاری جیاواز بەکاردێتن. هەرێمی کوردستان کەشوهەواکەی جیاوازە بۆ ئێستا دەبین لە هاوینە زۆر گەرمە ڕاستە کوردستانمان ساردە ینی وەرزەکان گۆڕانکە ئەم بۆریانە گرنگیان چەند ساڵە و لەگەڵ ئەم ژینگەیە گونجاوە طبعاً 100% چونکە ئەمە لە زۆر پرۆژەی گەورە ئەو بۆڕیانێمە بەکارهاتیە ئەو بۆڕیانەمەش هەموو لە ئەڵمانیاش تەعسکراوە کە دڵنیایی 100%یان داینێ و مختبەری خۆشمانێ ئەمە هەر بۆڕێکە ئینتاز دەکرێت بۆڕێکە فعز دەکرێت و ڕێژەی تەمەنی بۆڕێکە دیاری دەکرێت کە دەتوانین تا 50 ساڵ گرنگی ئەو بۆڕێ بکەینەمە لە هەموو باروودۆخەکی ساردی و گەرمی و بەرگەی ئەو پەستانی زۆر و مامناوەند 200 دەگرێتن. ئەمە پلاستیکە دەچێتە ژێر زەویەوە شی نابێتەوە هیچ گۆڕانکاریی بەسەرا نایە نەخێر ئەو پلاستیکە بە عرض شی نابێتەوە ئەو مەوادە ئەمە دوو جۆر لە مەوادی خاممان هەیە یەک پیسەتی نۆرمال و پیسەتی ئارسیمان هەیە پیسەتی نۆرمال بۆ ناو شارەکان بەکاردێ و پیسەتی ئارسی هێستا کە لە هەموو ستاندەرەکانی دنیاە زیاترەوە بۆ ئاوی خاوێن بەکاردێن بۆ ئاوی خواردنەوە چکە گۆڕانکاری بەسەر مەوادەکە دانایە بە جێرێ عمری ژانی عمری چەند درێژبی هیچ گۆڕانکارێک دروست نابی و پیسەتی ئارسی بۆ منتیقەی شاخاوی زۆر بەکاردێ لە کوردستانی خۆمان منتیقەی شاخاویمان زۆرە و بەرگەی لێخشانی زۆرە و هێزی زیاترە مەوادی پیسەتی ئارسی. هەمان ئەو بۆریەیە کە وڵاتان ئەو تاقیگە پێشکەوتوانە چۆن دەڵی دانپێدانیان پێ کردووە کە ستانداردە بۆ بەکارهێنان هەر هەمانە دروست دەکرێت هەمان ئەو شتانەیە بەخۆی مەوادە خامەکەی شەردە کە تو مەوادێکی پیسەتی دەرەجەیەک بەکاربینی چ لە ئەڵمانیا دروستکرێت چ لە ئیتالیا دروستکرێت هەمان ئەو کوالێتیە ئەمە خۆشبەختانە زۆر خۆشحاڵین کە کابینەی نوێم وای کرد هەلی کاری ناوەخۆ زۆر
پەرەی زۆر بە هەڵی کاری ناوخۆدا ئێوە ئێستا خواستێکی زۆری لەسەر ینی کە 24 کاتژمێرم کارگەیشەکە 24 کاتژمێر کار دەکەم ئەمە خواستی لەسەرە خواستی لەسرە بێگومان ئەمە بەڵگەیەکی باشە حکوومەتی هەرێم وای کردیا و دڵنیایە دروستبی لە لای خەڵک کە بتوانن بەرهەمە چیناوەخۆ بە ستاندارە جیهانیەکان ئیشکە و ئەمە کێشە بۆ دروست ناکە بڵێ ئێمە مەوادمان هەیە سەرف نابێ کەس لێمان ناکرێت ئەمە 24 ساعت کار دەکەین جگە لە جومعە و جەژنەکان ئەوانەش ئەگەر تەڵەبی گەورەمان نەبیت جومعە و جێژنەکانیش کار دەکەینەوە. کەرەستەیەکی خام کە لە ناو ئەوەی کە لەم بوارەیە کار دەکات پێی دەڵێن زێری ڕاست. ئەم کەرەستەی کە ئێستا لەم کارگەیە بەکاردێنێ هەموو کارگەیەک ناتوانێت بەکاری بێنێ و زۆریش کەمە و پێی دەڵێن زێری ڕاست. تۆ چیت ئەوێ لە جۆری بۆریەکان بە ئامێری پێشکەوتوو بە توانایەکی ناوخۆیی لە هەولێری پایتەختەوە دروست دەکرێت بۆیە باشترینەکان بە باشترین ئامێر بە باشترین توانای ناوخۆیی لێرە کاری باشی لەسەر دەکرێت. پیشەسازی تەنها بە ئامێر و تەکنەلۆژیا پێش ناکەوێت توانای ناوخۆیی یانیش مرۆڤەکان ڕۆڵی سەرەکیان دەبێت لە بەرەو پێشچوونی کارگەکاندا. لەم کارگێدا ئافرەتێک بەڕێوەبەرایەتی دەکات و بڕوای وایە هەبوون و ئەزمموی کارامایی و پشبەستن بە توانای ناوخۆیی کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر کارگە و بە تایبەتی بەرهەمی کارگەکان. دکتۆرە ئەو ئەزمونە چییە هێناوتەتەوە کوردستان دەتەوێت چی بکەیتەوە؟ ئەمن وەکو هاوڵاتیەک لە بەریتانیا لە لەندەن گەورە بوومە چەند ساڵە 20 ساڵە لەوێ ئیشێ دەکەم سیستەمەکانیان زۆر بە جوانی دەزانم دەمەوێت کە هاتمەوە ئێرە کارمەندەکانی خۆمان شێوازە کار بچەن سیستەمەکانی ئەوروپی بێتن سیستەمەکانی بەخۆت بێتن هەموو وڵاتەکانی دنیاە بە شەو ڕۆژێک کارمەندەکانیان دروست نەکردووە بەس شێوازێک کە دەستیان گیراوە کارمەندەکانی خۆمان لەو دەوروبەرێکە وەریان دەگرین دایم وە دەکەین بە پێش بکەون بە چۆن دانێرینە وڵاتەکانی کە دانێرینە ئەڵمانیا دانێرینە چاینای وەبی چاویان کراوە بێ فێر بن لە مهندسەکانی هەڵگەیە لەم کارگەیە نردبێتانە دەرەوە نردوتانە بۆ نردیتمانە بۆ چاینای نردیتمانە بۆ مسر نردیتمانە بۆ ئەڵمانیای ئەم خۆشبەختانێکە هاتینەوە یعنی چوانێکیان زیاترش کار بکەن لەبەرەوەی دەزانین ئەمە وەکو کارگە زۆر بیر لە وان دەخێنەوە بیر لە توانای وان دەکەینەوە دایم هەمومانە چۆن ڕۆژێک کارمەندێکی بەخۆت دروست بکەین بۆ وڵاتەکەمان. باشە ئێستا ئەمە لە ناو کارگەیەکەین تۆ ئەزمموی وڵاتێکی دەری شەوەتەیە لەوێ ئیشت کردووە ئێستا هەستەکە هەرێمی کوردستانیش پێش کەوتووە لە ڕووی کارگەکانەوە پێوەەر و ستاندەر نێودەوڵەتیەکان جێبەجێ دەکات. ماشەڵڵا ئێستا لە کاتێکی زۆر باشی کاتێکی زۆر سەرکەوتون داینە لەبەرەوەی هەرێکە دێتن سەردانمان دەکە هەرێکە کە لێرە ئیشێ دەکە دەیەوێتن سەرکەوتوو بێتن دەیەوێتن دەوروبەرمان سەرکەوتوو بێ هەموو لەگەر یەکتری ئیشێ دەکەین کە ئەوان بەشی لۆجستیکە کە لە جێیەکانەکە دێتن کارمەندەکانی خۆمان ئەوانەی کە سەردانمان دەکەن زۆر عەزیان لێ وڵاتەکەمان ژینگەکەمان بپارێزین ئەوە لە هەموو لەوەی دڵمانە لە خەمی دڵمانە دایم. ئەنە خۆشبەختانە وەمان کردووە لە بەریتانیا continuing professional development هەیە ئەمە ئێستا کەنە کوردستان زۆر بە جوانی دەستی بە ئەمە کارە کردووە ئەن خۆشبەختانە حکوومەتی ئێستا زۆر پاڵپشتیمان دەکە یارمەتیمان دەداتن وەکو ئافرەتێک قورس نییە بەڕێوەبەری کارگەیەکی لەم شێوەیە وەکو وەڵی هەمووی هاوکارە و خۆشت توانای ئافرەتان دەرەخی کە ئافرەتان دەتوانن ئەمان ئەو کارانە بکەن کە لە کوردستانان دەڵێن بەس بە پیاوان دەکرێت. نانا ئەمە لە کارگەکەین ڕاستە ئیشەکەمان قورسە بەس هەموو کەسێک لە توانایدا هەیە ئەوی چۆن لە توانای هەیە ئەگەر یارمەتی یەکتری بدەین کە یارمەتی یەکتریماندا باوەڕ کە نە ئافرەتێک و پیاوەک هەموومان وەچیەک دەتوانین بەرەو پێش بچین بەس دەبێت خۆمان دەستی یەکتری بگرین. پلسانداناوە لە ئایندە تا بەرهەمی ئەم کارگەیە بنێرنە دەرەوەی وڵات چونکەوە بەستانداریەکان طبعا و خۆشبەختانە زۆر لەسەرەوەی ئیشێ دەکەین ئەن تەکی دەمیشەڵە جاریش کە دێنەوە بەرهەمەکانمان چیتە دەرەوەی وڵات. دوای تەوابوونی بەرهەمێنان هەموو بۆریەکان دەستنەوە ناو تاقیگا
بۆ پشکنینی تەواوی فیزیکی و میکانیکی تەنها ئەو بەرهەمانەی کە هەموو پێوەرەکانی کوالەتی تێدەپەڕێنن پەسەند دەکرێن و دەگوازرێنەوە بۆ کۆگای بەرهەم. پشکنین بۆ ئەو بەرهەمانی کە لەم کارگەیە دێنێت چونکە بە تایبەتی بەکارێنانی بۆری بۆ ماوەیەکی دوور و درێژە دەمێت لەگەڵ بەڕێستانە باسی و بکەم شێوازی پشکنینەکەی ئێوە چۆن ینی چەند جۆر پشکنینتانەیە بۆ منە هەل لە سەرەتاوە کە خامێک دێت هەتا دوایی دەبێتە ئەم نمونانی کە لە بەردەمی ئێمەیە چۆن ئێوە پشکنینی بۆ دەکەن. بەڵێ ئێمە سەرەتا کەرەستەی خاومان بۆ دێ کەرەستە خاوەکانیش هیچ کامیان لە هەرێمی کوردستان بەرهەم نایێت بەبوونی ئێوە ئێمە دەبێت دڵنیا بین کە ئەو کەرەستە خاوانە بە پێی ئستانداردن. ئێمە ماوەدی پلاستیکی زۆرمان هەیە بەڕاست بە چاوی دیار نیە کە ماوەدی پلاستیکیە ئایا هەرەوەیە کە بۆ نمونە HDPE یانە بەبوون ئێوە هەمە دەبێت دڵنیا بینەوە تەنانەت ئەو ماوادانیچە کە لە کۆمپانیە ئۆرجیناڵەکان دێت بە پەکەنگی ئۆرجیناڵیش دێت دەبێت ئێمە دیسان فاسییان بکەین. ئامێرانی خۆشکرد پێشکەوتومان هەیە ئەو ئامێرانێکی پێویستە بۆ تستکردنی کەرەستەی خۆشکرد هەمانەوە بەردەوام هەر بچێک کەرەستەی خاو دێتە ناو شەریکە هێمە تستی دەکەین و ئەگەر نەبێت ڕیجێکتی دەکەین. باشە کەرەستە خاوەکە چۆن پشکنینی بۆ دەکەن بە چه ئامێرەکە دەرئەنجامەکەی دەبێت چی بێ بۆ ئێوە باشە؟ وەڵی ئەو بۆریە بەبوونی ئەوەی کە دەبێت 50 ساڵ زەخت حمولی زەخت بکە بەبوونی ئەوە ئێمەج ئامێرانێکمان هەیە کە ئەو کەرەستەی خاوە دەپێوێت ئایا بەرگی ئەو زەختە دەگرێت یانە ئێمە چەندین ئامێرمان هەیە بۆ نمونە جیازی ئۆایتیمان هەیە جیازی MFRمان هەیە کەربۆ بڵێک کانتنتمان هەیە هەروە کەربۆ بڵێک دیسپرژنمان هەیە و هەروە تێنسایل و تستی هیدروستاتیکیشمان هەیە کە دیاری دەکات کە ئەو کەرەستەی خاوە ئایا گونجاو هەیە بۆ دروستکردنی ئەو بۆرەیان ڕێژەی ستاندار بەکارێنن ینی پێوەری ستاندار هێمە چەندین شەهادەی نێودەوڵەتیمان هەیە کە ئەو شەهادانە پێویستە بۆ دروستکردنی بۆری ئەوان بۆیان دیاریکردن کە دەبێت کار بەم ڕێنمایانە بکرێت. بڵێ ئەوە ماوەی بڵێن 100 ساڵە لەسەر ئەو بابەتە قسە کراوە توێژینەوە کراوە ئەو توێژیناوانە هەمویان ئەگەر ئەبدەیتە گۆڕانکاریە کرابێ بەسەرەن لە دنیاە بۆ نمونە بۆ پشکنین هەمانەوانە شمولی ئەوەش دەکاتەوە ئێوە بە ئاگان لە شتیانی. بڵێ ئێمە سیستمێکمان دامەرزاندووە لە تاقیەکەمانە سیستمی 25 ئەو سیستەمە دڵنیا دەکاتەوە مشتریەکان کە هەموو تستەکانمان ئابدەیتن و تەنانەت شێوازی تستەکانیشمان دیاری کراوە یعنی مشتریەکانیش بە دڵنیایی دەتوانن هەم خۆیان چاودێری بکەن و بە وەرگرتنی ئەو شەهادە کەسێک کە زانیاری لەسەر ئەو شەهادە بێت دەزانێت کە تاقیەیە کە بڕوانامەی 025 هەبێ ئاستی کوالیتێکی لە چه ئاستێکە سەدەبینیەوە چەند نمونەیەکتان هەیە لەم کارگێ بەرهەمێنێت لە کۆتایی شاپشکننی بۆ دەکرێتەوە 100% هێمە بەپێی ئەوەی کە جیهازەکانمان زۆرن و هەروەها قیاسەکانیان جیاوازە پلەی گەرمامان جیاوازە پرۆسەسەکانمان چەندین خاڵی هەیە دەبێت حتمما چاودێری بکرێ بەپێی گۆڕانی تەنانەت پلەی گەرمی ڕۆژ و شەو و هەروەها پلەی گەرمی ئاوەکانمان مەجبورین کە سەمپڵ بگرین بەردەوام و دڵنیا بکەینەوە مشتریەکانمان کە هەموو بۆریەکانمان بە پێی ئستاندارد و بە پێی کوالیتی. ئێوە ڕۆژانە تیمێکی ڕاهێنرا و شارەزان لەم تاقیگەیە کار دەکەن ڕۆژانە پشکنینەکەن یا مەسەرەن بۆ هەر وەجبەیەک تەنها پشکنینی بۆکەن. بەڵێ هێمە سافی کوالیتیمان چەند بەشێکمان بەس قیاساتی بۆریەکان دەکات کە ئەوەی قیاسات کە ئستاندارد بێ بەشێکیشمان تستی بۆریەکان دەکەن کە لە هەر بەچێکدا نمونە وەردەگرین تستەکانیان ئەنجام دەدەن کە ئینشەڵڵا ئەگەر سەرکەوتوو بێ ئەو کاتە ئیجازە دەدەین بچێتە ناو کۆگا بچێت بە دەستی مشتری. ئەنی هەتا ئێوە ڕەزامەندی نادەن ئەمە ناڕواتە بازاڕ ڕۆژێ هاوڵاتی ناتوانێت بەکاروێن تا ڕەزامەندی شتێک بابەتێکی تریش هەیە کە بەڕاست بۆری بە چاو ناکرێت و بزانانی ئەو بۆری ئستانداردەیانە نە لە ڕوومەتەوە لە ڕقیاساتەوە ئەگەینا دەبێت ئامێری پێشکەوتو دەبێت حتمما تستی بکەیت یعنی لەوانەیە کەسێک مشتێک ببینێت لە بازاڕەوە ببینێ ئەو بۆریە ناوی بەس ئاڵمانیە چاکە بەڵام بڕواکە ئێمە بۆریانی کە لە دەروی وڵاتەوەوە نامەوێت ناوی وڵاتەکان بڵێن بەڵام من بۆریکم نەدیوە کە لە ئاستی کوالیتی بۆری بەرهەمیێنەوە یانەمەی خۆمان بەرهەمی ناوخۆی زۆر باشترە لە دڵنیاییەوە بە دڵنیایی زۆر یعنی بڕواکە ئێستا بۆری وڵاتێک هاتووە کە زۆریش بەناوبانگە بەڵام بڕواکە بڵێم زۆر نەقسم تێدا دیوێتەوە بەڵام خۆشکرد ئەو نەقسانە کە هێمە بە هیچ شێوەیەک ڕێگە نادین ناو بۆریەکەمە تەنانەت خاوەن کارگەیش خۆی ڕازی نییە بەو شتە یعنی
ئێمە پالیسیەکمان هەیە لە ناو شەریکە ئەوەی کە کوالیتی دەبێت لە بەرزترین ئاستی خۆی بێت. حکوومەتیش پرۆژەی باشیە بەڵام لە هەمان کاتا ڕێنماییشی هەیە ئەویش مەسەلەن لیژنەی هەیە تایبەت ئەوانیش بۆ نمونە هەمان ڕێنمایەکانی ئەوانیش جێبەجێ دەکرێت لە هەرێمی ئێمە بە دڵنیاییەوە کە حکوومەتیش ئەو کۆمپانیەکان کە لەگەڵ ئێمە کارەکەن چاویان لەو ئستانداردنی و دەوڵەتیانەیە یعنی هەمومان یەکدانە زمانی ئستانداردمان هەیە کە واتە ئەگەر هێمە بەو پێ ئەو ئستانداردانە کارکەین مشتری و حکوومەتیش دڵنیا دەبێتەوە لە کوالیتەکەی. بەپێی هەموو پێوەرە ستانداردەکان بێت ئێستا کارگەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی قۆناغی زۆر باشیان بڕیوە. بەنمونەم کارگەی وەربگرین ئێستا هەمان ستایل هەمان شێوازی کارکردن و هەمان بەرهەمی کارگەیەکی وڵاتانی ئەوروپا ڕۆژهەڵاتی ناوڕاستی هەیە هیچ جیاوازێکی نییە چونکە ئامێری پێشکەوت و کەرەستەی باش لەم کارگەیەشدا بەرهەم دێرێت. واتە ئێستا بژانەوەیکی باش هەیە بۆ خاوەن کارگەکان لە هەرێمی کوردستان چونکە خۆیان دەڵێن هەر کاتێ پرۆژەیەک زیاتر بێت ئیش و کاری ئێمە بەرهەمی زیاتری ئێمە لە بازارەکاندا ساغ دەبێتەوە لەسەر و هەموو شێوە ئێستا سەرجەم پرۆژەکان سوود لە بەرهەمەکانی ناوخۆ وەردەگرن.